لە بەشی سێمی ئامادەکاری بۆ چاوپێکەوتن و ڤیدیۆی کۆتایی کۆرسەکەمان ڤیدیۆی پێنجەم باس لە زمانی جەستە ئەکەین. ئامارەکان دەڵێن ڕادەی گرنگی زمانی جەستە بەم شێوازەیە لە 55 زمانی جەستە کاریگەری دانی لە ڕۆژی چاوپێکەوتندا، لە 38 دەنگ و تۆنەکەت کە دەنگ و تۆنێکی هاوسەنگە، نە زۆر بەرز نە زۆر نزم. دووبارە لێکەنە ئەو پرسیار وەڵامەکەی چی بوو؟ تۆز دەنگ بەس کردەوە یان هێواش کاکە هێواش؟ نا، دەنگ و تۆنێکی نە پچڕ پچڕە نە زۆر بەرزە نە زۆر لاوە، هاوسەنگە. و لە 1970 وشەکان زۆر زۆر گرنگن، کەواتە لە 1955 زمانی جەستەوێ بێ ئاگادار بن. ئاگادار بن چاوپێکەوتنکارەکان لە 7 چرکەی یەکەم بڕیاری سەرەتایی ئەدەن، یعنی هەر بە شێوازی دانیشتن و شێوازی زمانی جەستەدا لە دڵی خۆیان لە مێشکی خۆیان بڕیاری داوە چۆن بڵێ شتێکی بۆ دەرکەوتووە، ئەمێنێتەوە سەرەوەی کە ئەوێ بزانێ ئایا ئەم بڕیارە دروستە یا دروست نییە. زمانی جەستە هەمان گرنگی وشەکانی ناو سیڤەکەتی هەیە. ئاگاداری ئەم بابەتە بە لە سیڤەکەدا چیت نووسیوە و لە چاوپێکەوتندا چۆن قسەکەیت یا چۆن هەڵسوکەوتەکەیت، دوو بابەتن ینی بە قەدێک کاریگەریان هەیە. با بێنە سەر باسیەوەی کە شێوازی دانیشتن و ڕاوەستان و جوڵە. شێوازی دانیشتنمان چۆن بێت لە ڕۆژی چاوپێکەوتندا؟ با جەستە و زۆر لەسەر خۆ ڕێک بێت، قیافە مەگرەوە کە ئەڵێ شان دەرپەڕێنیت و سنگ دەرپەڕێنیت و شانە ڕێکەیت و ئەیتر بەو شێوازە ئەمە دەرەکەوێت کە فەیکە، زۆر لەسەر خۆ بە و ڕێک بێت، قاچت بە زۆر بڵاو نەبێتەوە، قاچت زۆر نزیک بێت لە یەکەوە، پشتە ڕێک بێت، نە زۆر قوچاوە بێت بۆ پێشەوە نە زۆریش پاڵکەوتوو بێت، قوچاوە بێت، زۆر هەست بە کەمبوونەکە، بۆ پشتەوە بێت زۆر بێمنەتی دەرەخا کە بێ ئاگاداری ئەم بابەتە بی. بەرەو پێشەوە بچەمێرەوە دە بۆ 15 پلە، بەڵام زۆر نا. ئەمە باس لەوە ئەکا کە ینی چۆن بڵێ دەرخێری ئەوەیە کە تۆ گوێگرتنت زۆر باشە، یانی ئامادەی بۆ گوێگرتن، یان نیشانی ئەوەدا کە تۆ گوێ و گرتووە و بە بایەخیشەوە گوێ گرتووە. دەستەکانت لەسەر باوەشت بن یان لەسەر مێزەکە دایبن، ئەگەر مێز لە نێوانتان نابوو ئاگاداری ئەو بابەتە بە، زۆر زۆر گرنگە مێخە ژێر مێزەکەوە. قاچەکانت هەردوو پێ لەسەر زەوی دابنێ یان بۆ خانمان قاچێک بە نەرمی بەسەر ئەوی تردا دابنێ. زۆر بڵاوی مەکەرەوە و جۆرێک لە جۆرەکان شتێکی نەشاز مەکە. زۆر جار ڕێیەکەوێت ڕاوەستانێک دروست ئەبێت لە نێوان تۆ چاوپێکەوتنکارەکانە پێشەوەی کە بڕۆنە شوێنێکە دانیشن. ئاگادار بە وەک سەربازێک ڕق و تەقمە وەسە، ڕێک بوەستە، دەستەیەکی ڕێک بێت، پشتت ڕێک بێت، شاند یەک تۆز بۆ دواوە بێت، زۆر زۆر خۆت وەک ئەڵێ داماویلەکە دەرمەخە، بەڵام وەک سەربازێکی ڕقمە وەستە. لە حاڵەتی ئاسایی خۆتا بە، بەڵام بە ئاگاداریەوە. قاچەکانت بە پانی شانەکان دوور بن لە یەکەوە، ئاگاداری ئەم بابەتە بە. دووبارە یەکەمەوە زۆر زۆر پان و زۆر زۆر وەک ئەڵێ وەک تەلەبەی مەکتەب لە ڕیزا وەسایی بەم شێوازەنا قاچت بەڕێکی شانەکانت بێت. دەستەکان نەخێتە گیرفانت، دەست ناخێتە وەک ئەڵێ کەلەکەت تا تەنیشتەکانت، دەست لە بەردەم تابن. ئەمە بۆ شێوازی ڕاوەستانیش. شێوازی دانیشتن و ڕاوەستان و جوڵە بەشی کۆتاییەکەی جوڵە و ڕێڕەویەکانە، ئەوەیە کە وا خەریکە کۆتایی بە بابەتەکە دێت. نەرمی لە هەر جوڵەیەکە، هەر جوڵەیەک دەبێت نەرم و لەسەر خۆ بێت، هەم لە ڕۆشتنتە هەم لە دانیشتنتە هەم لە هەستانتە، یا بە کاتێتەوە شتێک نیشان بدەی شڵ پاشڵ بوو خۆشڵەژان و پرتە پرت و نا بە هێواشی. بۆ کاتی دانیشتن پێش دانیشتن ڕەچاوی چاوەڕێن ڕێنمایی بکە یان بپرسە دەتوانم لێرە دانیشم، نەک لە شوێنێکا دانیشی کە ئەوە شوێنی ئەوان بێت بۆ چاوپێکەوتنەکە. بێ ئاگادار بیت ئەمە زۆر زۆر گرنگە، بەشێکن لە ئەتەکێت وە زمانی جەستە.
بابەتی هەستانەوەمان هەیە کاتێک کە چاپێکەکەتون کۆتایی دێت هێواش و نەرم بە هێمن هەستە بە پەلە کەلوپەلەکان هەڵمەگرەوە و لە ژوورەکە بچتە دەرەوە بە هێواشی بە خەندە و سوپاسی تەواوی ئەو کەسانە بکە لەوێ کاتیان بە تۆ داوە نازانی وەرەگیرە یان نا قوبوڵ کراوی یان نا بەڵام ئەبێ سوپاسەکەت هەر بابەتێکی ئینسانیە. هەڵە باوەکان و چۆنێتی خۆلادان لێیان کۆمەڵێک هەڵەی باومان هەیە لە بابەتی زمانی جەستەیە بێ ئاگاداری ئەم بابەتانە بین. خۆ شارکردنەوە لە ماڵەوە ڤیدیۆی خۆ تۆمار بکە بۆ ئەوی ببینیت چۆنیت یعنی هەرن خەڵگەیە گرنگی بە بابەتی زمانی جەستە نادات چۆن خۆمان هۆشیارکەینەوە لە ماڵەوە دانیشم لە بەدەم ڤیدیۆیەکە ئایا بەدانیشتنەوە ئایا بە پێوە ڤیدیۆی خۆ تۆمار بکە و دانیشە و سەیری بکە ببزانە چۆنیت ڕاهێنان لە بەردەم ئاوێنە بە دانیشتنەوە بە هەستانەوە لەسەر کورسی پێویستەکات ئاگاداریم بابەتانە بیت ئەمە هەڵی باوە ئەگەر بێت و ڕاهێنان نەکەیت. زانینی هەڵەکان هەمومان هەڵەیەکی باومان هەیە هی خۆت دەستنیشان بکە ئاگادار بە هەر کەسێک لە ئێمە جۆرێک لە هەڵەی باوی هەیە لە کاتی قسەکردنا قاجە جوڵێنێ هەیە لە کاتی قسەکردنا دەستەواژەیەک زۆر بەکارێنێ لە بینی هەموو ڕستەیەکە ئەم وشەیە بەکارهێنێت و ئەمە هەڵەیەکی گەورەی باوە پێویستەکە ئاگاداری بین وەرە دانیشە بە جوانی سەرنج بدە بزانن چه هەڵێکی باوت هەیە و دەستنیشانی بکە و چارەسەری بکە و پێشەوەی بچتە ناو چاپێکەوتنەوە ئاگادار بە پێنج خولەکێک بیر لەم بابەتانە بکەرەوە کە چۆن ئامادەکاری بکەیت لە ڕووی زمانی جەستەوە. قسەی کۆتاییمان زمانی جەستە زایدەن شێوازی خۆ پێشکەشکردن ئەنجامەکەی چییە؟ یەکسانە بە سەرکەوتن لە چاپێکەوتندا بە ئومێدی ئەوەی کە ئەم کۆرسەشمان ببێتە کەلێنگر و پڕکەرەوەی ئەو بۆشاییەی کە لەم بوارەدا هەبووە و ببێتە دەرفەتێکی زۆر باش بۆ بەرەو پێشچوون و ئامادەکاریەکی باش بۆ وەرگرتنی کارێکی باش و بۆ سەرکەوتن لە چاپێکەوتندا. بەخواتان دەسپێرم.